سنك ورو سنك ورو خيال ولاني يا سرم وشو يا مالبيت ولاني يا سرم وشو يا مالبيت ولاني او ماليه ومو نظري الله بيو فاشركو وكيه وربي وبيو فاشركو وكيه وربي وبيو كوشي بيو كاليفي مكاري ذلي بظالم جاوجان من راضي وماري ذلي جاي وكيسي مسيري فردا كيدي وامي فردا كيدي كجتو شخصي وناو هەڵەبجە لە ڕووی مێژووی و پێکاتی کۆمەڵایەتیەوە لە چەند بەشێکی سەرەکی پێک هاتووە هەمەڕەنگی کلتوری و کۆمەڵایەتی لەخۆ گرتووە هەڵەبجە بووەتە نیشانەی پێکەوە ژیانی ئاینزا و تێکەڵبوونی کلتورە فرەجۆرەکان ئەو پێکاتانی لەناو هەڵەبجەدا ڕۆڵی کاریگەر و گرنگیان بەجێهێشتووە لە زۆربەی کایەکانی ژیاندا بریتین لە جافەکان و هەورامیەکان و کاکەیەکان کە لە ڕووی داریەوە دەکەونە ناو جوگرافیای هەڵەبجەوە بۆیە ناتوانین شارستانێتی ئەم شارە لە هەریەکە لەو پێکاتانە جیا بکەینەوە ئەگەر مێژووی کۆنی هەڵەبجە بخەینە بەرباس و لێکۆڵینەوە و باس لە شوێنەوارەکانی وەک قەڵای گاورانی تەوێڵا قەڵای زەڵم و قەڵای سەنگی سیاو لە بیارە نەکەین ئەوە مێژووی ئەم شارە کورت دەهێنێت هەندێک پێی وایە کە لە هەڵبژەوە هاتووە گۆڕانی بەسەرا هاتووە بە پێڕۆژگار چونکە لە خواری شارەوە ئێسش تێکەڵی شار بووە کە دەشتێکی بچکۆلە ناوی هەشت هەڵبژە بوو ئەوە ڕێیەکە ڕێیەکی کەیە ئەڵێ منەوەم زۆر لە قوبوڵە بە ناوی ئەلەبجێ جێگای ئەلب کابرایەکی سەرکردی تورک بووە هاتوو بۆ ئێرە اینجا ئەبینین لە شارە زورە تاکە دەبنار تا ئەگاتە پشتی هەڵەبجە کە ناوی بامۆکە ئەبینی بامۆک لە پاموکەوە هاتووە و شەیەکی تورکیە ئەو ئەمیر ئەرسەلا ئەو ئەلبەرسەلانش کە ئاوەدانی کردوێتەوە بەداخەوە تا ئێستا شوێنەوارێکی مێژوویمان دەست نەکەوتووە کە بتوانین ساغی بکەینەوە بەڵام بەرحاڵەوەش بۆ چوونێکە جێگە ژەگرێت بۆچوونی کە هەیە بەڵام بۆچوونەکان ئەوەندە زارێکینیانی بە ئارەزوو داتاشراون نەگەوەی کەوا سەنەدێکی مێژووی پشتیوانی لێ بکات لە بیرم بێ قانع شارێکی زۆر جوانی لەو بارەوە داڕشتووە ئەڵێ شەخی هەورامان هەرچەند ڕەنجە ڕۆم زۆر چاک بزانە من مەمنونی تۆم چونکە پاراست تۆ ئەو زمانە تێکەڵت نەکرد لەگەڵ بێگانە نە ڕۆم نە عەجەم نە تورکی تاتار نە ڕۆژ نە ژاپۆن نە زستەمات دوایی دێتە سەر حەقیقەتێکی مێژووی زۆر جوان هەل لە هەمان شعرا ئەڵێ کتێبی زەردەشت کە ئاوێستایە وەک باقی کتێب خەڵاتی خوایە بە زوان هەورامی هاتە سەربەشەریانی های زەردەشت بوو بە پێغەمبەر تا دەورەی خۆی بۆ وەک باقی دینان بەڵام نەسخ بوو ئەویش بە قورئانەوە هەمومان مێژوەکەمان لە بەردەستایە کە دینی زەردەشت لە هەورامان هات لەم دوایانە هەندێک شوێنەواری لێماوەتەوە لە ئاداب و ڕسومیانە لە هەندێک کاروباریانە بەڵام دینەکانی ئەمیش وەک دینەکانی کە لە ژێر سایەی ئیسلامە دەستبەرداری دینەکەی خۆی بوو ئەو شوێنەوارە کۆنانێکی کە لە هەورامانە هەن منەوەندەی دەستم پەرژابێت لە مێژی هەڵەبجە بەرگی یەکەم هەندێک تاقیباتم تیا کردووە بەڕاستی زۆر شتی بە نرخن زۆر مێژوی درەوشاوەمانە خەنە بەردەست بەڵام بەداخەوە ئێمە وەکو کورد تا ئێستاکێ یاسایەکی بڵێن مێژویمان دا نەڕشتووە کە بتوانین بە جیهازی نوێ ئەو شوێنەوارانە ساڵ و سەدەکانیان دیاری بکەین ئەمە ینی زەرێکە بە تەواوی کوردستانەوە دیارە نەک بە هەر ناوچەی هەورامانەوە بەڵام گرنگەوەیە ناوچەی هەورامان بەو شوێنە سەختیەیە کە هەیەی سەختی سەختانە هەرگیز دژمن نەیتوانیوە سنوورەکانی بشکێنێت ئێستا چاو لەوە مەکە کە لە هەموو لایەکەوە ڕێگەی هاتوچۆی ئۆتۆمبیل و ئەوانە کراوەتەوە جانان هەر تو لە ڕێگەی وەکو گۆران لە شارەکانە باسیەکە
پێشەوەی بگەی بە ئاواتی دێ ئەکشێتە ناو باخ تو لە ماری ڕێ یانی بەردەڵان و تو لە مار بووی لەبەرەوە دوژمن ئەمانی ژێمیشە لە کەمینا بوون بە چیاکانەوە بەرگریان کردووە دوژمن هەمیشە نەیتوانێت وەزدەپەریان پێبرێت. مەسلەی هەڵەبجە و هەورامان مەسلێکی مێژووی و مەسلێکی کەلتوری و مەسلێکی معرفی گەورەیان بەسە بەیەکەوە بە شێوەیەکە کەسێکی بڵین تەسیر و کاریگەری هەورامان لەسەر هەڵەبجە دیارە وەکو چۆن تەسیری کاریگەری هەڵەبجە لەسەر هەورامان چونکە جوگرافیاکەوە بڵێن مێژۆکە یەک مێژوو یەک کەلتورە با کۆمەڵی نمونە باس بکەین من بۆ خۆم دائیمە لەگەڵ ئەوام کە ئەڵەی هەڵەبجە واتە شارە زۆر واتە هەورامان واتە ئەگەر هەڵەبجە لە شارە زۆر و لە کللتوری شارە زۆر و لە ئەدەبیاتی شارە زۆر و لە مێژووی سیاسی و معرفی شارە زۆر دابڕی وها کەزا کە ئەڵەی هەڵەبجە لە ئەدەبیاتی هەورامان لە کللتوری هەورامان لە مێژووی سیاسی و معرفی هەورامان دابڕی هەڵەبجە با بڵێن ئەوەی نامێنێتەوە کە با بڵێن زۆر گەورە و زۆر دەوڵەمەند بێ بۆیە هەڵەبجە شارە زۆر هەورامان کللتوریەکە مێژوویەکە توراسێکە يعني كأما ألين أبي دليل منطقي معنا به ودليل معرفي معنا من اشتاق ببرز بلهم يعني توصل كهالبجا كأجر ميجي صار حساب كين صار لما بعد وقت اللي صار لي نوصو حفظه ونوصو هجدا أو كفيري خنواري بوا أو كفيري دنيا إسلام بوا أو كفيري شعر بوا أو كفيري أدبيات بوا أبوها أجر هالبجا بيا شعر زوري بيا هوراماني بيا يعني لدروي أو بقعة جغرافية بيا كبنسبة كرد أو بقعة تسكا أبي بروح لخانقاني بيارو تيار فير بيا لخانقي بيارو تيار فيري هورامي أبي شانا بلين فيري دنياي لاهوت أبي فيري دنياي شعر أبي فيري دنياي أدب أبي فيري شعر أبي فيري بابلين فلسفة أبي لە ڕووی ئیداری و سیاسیەوە دیسان هەورامیەکان بەپێی قەبارەی بەشداربوونیان توانیویانە بەشدارێکی کارایان هەبێت لا بەڕێوەبردننی ئەو شارەدا لە ساڵی 1920 ئەنجومەنێک لەلایەن ئینگلیزەکانەوە بۆ بەڕێوەبردننی هەڵەبجە پێک دەهێنرێت هەموو ئەو پێکاتانە تیایدا بەشدارن کە لە هەڵەبجەدا بوونیان هەبووە هەورامیەکانیش بە ئەندامەتی قادربەکی جافرسان جێگە دەستیان دیار بووە هەفتە نامەی پێشکەوتن ئەم زانیاریانە پشت ڕاست دەکاتەوە ئەو ئەنجومەنە کە دامەزراوە بۆ سەرپەرشتیکردنی کاروباری سنوورەکە و بە تایبەتی شار بووە ئەنجومەنێکی لێوەشاوە جیاوازیشیان لە بینی هیچ مسلمانێک و جوولەکەیەک یا هەورامیەک و جافێک یا یەکێکی تری خەڵک سەر بە شارە زۆر نەکردووە من هەر بۆ خۆشم مەسەلا لە مەجای شانووە لە مەجای وەرزشە ئیشما کردووە هەورامی و هەڵەبجەی و جاف و ئەمانە تێکەڵ بووین کەس لە کەسی نەپرسیوەتەوە یعنی جیاوازی نەبووە هیچ هەمومان لە ناو شارستانەتێکەکەی هەڵەبجا ببووین بە هاوڕێی گیانی بەگیانی تەنیا جافەکان لە ماڵی خۆیانە بەلاوە بووگە قسەیانە کرد هەورامیەکانش بە لەهجە شیرینەکەی خۆیان لە ناو ماڵی خۆیانە حتا زۆریان بوو ئەوەندە لە هەڵەبجا توا بوونەوە هەورامیەکان لەقەی تێکەوتبوو ینی زەلەی تێکەوتبوو نەیەتوانی بە فەسیحی لەگەڵ هەورانیەکە بڵێت اینجا هەندێکیان وان لێ هاتبوو ئەوەندە دابڕابن لە هەورامان ئاداب و ڕسومی هەڵەبجەیەکان لەلایەن زۆرتر بووە تاوەکوونی ئاداب و ڕسومی هەورامان ئەمە ینی توانەوە بووە لە ناو شارەکە و دەست ناو دەستیەکگرتنی هەورامی جوولەکە مسلمان جاف پڵان هەموو تیر و وەرزەکان وای کردووە شارێکی درەوشاوی دروست کردووە کە مێژوونووسەکان هەموو لە سەری وەستان و قسەیان لەسەر کردووە لە ساڵی 1970 بۆ یەکەم جار لەم شارەدا قایمقامیەت دائەنرێت مەحموود پاشای جاف بۆ ئەو پۆستە دیاری دەکرێت هاورامیەکان و کاکیەکان وەکو دوو پێکهاتەی سەرەکی پشکدار بوون لە بەڕێوەبردنی شاری هەڵەبجەدا هەردوو پێکاتەکە پۆستی قایمقامێتیان وەرگرتووە ئیدارەی پارێزگای هەڵەبجە کە ئێستا ئیدارەیەکی سەربەخۆیە پێکهاتووە لە ناوەندی قەزای هەڵەبجە و لە 4 ناحیە ئەویش ناحی بەمۆ ناحی بیارە ناحی سیروان و خوڕماڵ ئەم پێکهاتەی سنووری پارێزگای هەڵەبجە پێکئێنێت لە کاتی ئێستایا کە فەرمانی بۆ دەرچۆ لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە و ئیداری ئەم شارەش ئیدارەیەکی کۆنە لە مێژە هەر لە کۆنەوە کۆمەڵێک کەسایەتی و کۆمەڵێک پێکهاتەی کۆمەڵایەتی هەبوون لەم شارەیە دەستیان هەبوو لە بەڕێوەبردن و ئیدارەدانی ئەم شارەیە لەوانەش کە جافەکان بوون و کۆمەڵێک پێکهاتەی ئاینی جیاواز هەبووە لەوانەش کە کاکەیەکانمان هەبووە و جوولەکەکانمان هەبوو ئەرمەنیەکانیشمان هەبووە و کەمێکش لە مەسیحیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە بوونیان هەبووە و کاتێکە قەزا بووە
پێکەوە ژیاون و دیالێکتی جیاوازیشی تیا هەبوو لەوانش کە هەورامیەکان بە هەمان شێوە هەر لە سنووری پارێزگاکەیە هەبوون و ئیداری پارێزگاکەیان پێکێنا و هەتا ئەم دەقێش پێکەوە ژیان ئەکەن و نمونەیەکی جوان و تەندروستیان ناوە بەدەستەوە هەم لە مێژووی هەڵەبجە ئێمە شانازی پێوە ئەەکەین و هەم لە ئێستا شاکە بۆ ئیدارەدانی شارەکە بەردەوامە. ئێمە گەر سێرێکی ڕابردوو بکەین ئەبینین ئەو کەسایەتە جیاوازانەی کە باسمان کرد هەم لە جافەکان و لە کاکەیەکان و لە پێکاتە جیاوازەکان دەستیان هەبووە لە بەڕێوەبردننی ئیدارەی شارەکە لە ساڵانی کۆنا کە جافەکان ئیدارە و بەڕێوەبردننی شارەکەیان بەدەسەوە بووە دواتریش دوای تێپەڕبوونی دروستبوونی شۆڕشی نوێی گەلەکەمان ئەتوانین بڵێن کاکەیەکانیش کە قایمقامیان هەبووە و ئێستاش لە کاتی ئێستەیە کە ئەمە منوەکو هەورامیەک ئید لە وەکو قایمقامی ناوەندی پارێزگای هەڵەبجە دەست بەکار بووم و کاری خۆمەکەم نزیکەی 2 ساڵە ئەمە شتێکی جوانمان بیشانەیە ئەویش ئەوەیە کە ئەم شارە شاری پێکەوە ژیان بووە و ئاسایش بۆ بەلایەنەوە هەچ کەسێک لەو کەسایەتیانە کە ئیدارەی شار بکات یاخود لە کۆڕ و کۆبوونەوەکانە بەشدار بێت لەگەڵ ڕێزمابوو هەموو ناوچەکانی کە لەوانەیە ئەمە لە ناوچەکانی کەوە ڕنگدانەوەیکی وای نەبوو بێ بەڵام ئێمە بە کارێکی جوان و بەنەریتێکی زۆر جوانی ئەبینین و شانازیشی پێوە ئەەکەین بۆیە ئەبینی کە کەمترین کێشەی کۆمەڵایەتی و عشاری لەم سنوورەیە هەبووە لەبەرەوەی هەمووی متەفاهم و هەموو پێکەوە دەسە جەمعی کاریان کردووە. لە ڕووی معریفیەوە هەورامان سەنتەری معرفی ناوچەکە و کوردستان بووە. خانەقا و تەریقەتەکەی بۆتە قوتابخانەی پێگەیاندنی سەدان شاعری مەزنی وەکو مەولەوی تاگۆزی و گۆرانی نوێگەر و وەلی دێوانە. هاوکات حوجرە و خانەقاکان ڕۆڵی سەرەکیان بینیوە لە چەسپاندنی هۆشیاری کۆمەڵایەتی و خوێندەوارکردنی دانیشتوانی ناوچەکە. پۆل دانیشتوانی ئەم ناوچەیە ڕوویان کردوتە تێڵە و بیارە و باخە کۆن بۆ فێربوونی زانستی شەرعی و زانیاریەکانی تریە و سەردەما. زۆربەی شاعیرەکان زۆربەی نووسەرەکانی ئەوەی بە زمانی ئەو ساپیانەوت منەوەریان میرزا لە خانەقەکانی بیارەتەوەڵا فێر بوون. ئەمە کاریگەری ئەم خانەقا و زمانی ئەم خانەقا و معریفەی ئەم خانەقایە لەسەر کورد بەگشتی دیارە ئەوەی کە زۆر نزیکە لی هەڵەبجە و شارە زوورە. چونکە ئەگەر سەیری هەڵەبجە بکەیت لە ڕووی جوگرافیەوە 5 کیلۆمەتری هەوایی لە شارە مەسەن تێوەڵە ئەگەر پایتەختی ڕۆشنبیری هەورامان بێ یا پایتەختی جوگرافی هەورامان بێ 10 کیلۆمەتری هەوایی نییە لە هەڵەبجەوە. یعنی 7 کیلۆمەتر بۆ 10 کیلۆمەتری هەوایی 2 کللتوری جیاواز بەرەم نایێنێ یەک کللتور بەرەمێنێ 2 مێژوو جیاواز بەرەم نایێنێ یەک مێژوو بەرەمێنێ. بۆی ئەگەر سیر بکەی ئەمە لە ڕووی معریفیەوە ئەو مێژوو هەیە لە ڕووی سیاسیەوە سیر بکە. مەسەلەن لە شۆڕشەکانی کووردا مەسەلەن لە منتیقەی هەڵەبجە هەورامان هەمووی بە یەکەوە بەشدار بوون. لە شۆڕشی ئەیلولا سێری کە ئەوانەی کە مەفرەزەی یەکەمی شۆڕشی ئەیلولا بن شێخ حەمەمینی عەبابەیلی تایە و فڵان کەسی هەورامانی تایە. لە شۆڕشی نوێ سیرکە کە حەو کەسەکە دێن شێعەلی و کاک حامی و کاک شەوکەتی شارەزور و کاک حامی شارەزور و کاک شێعەلی هەڵەبجەی تایە بەڵام کاک عەلی شیعە و شەید دکتۆر ڕەزا و شێد عەلی شیعە لە هەورامانی تایە. یعنی سێرکەی هەورامان شارەزور هەڵەبجە سێ کوچکەیەکن بۆ یەک کللتور سێ کوچکەیەکن بۆ یەک مێژوو. بەسەن تۆ ناتوانانی بڵێ هەڵەبجە کە گۆران ڕائیدی شێعری نوێی کوردیە ئێمە مەسا بۆ لە قوتابخانەکانی تێوەڵە ومتەئسیر بۆ بە هەورامان. گەورەترین شیعری گەشتەکەی هەورامان یەکێکە لە شاکارە شیعریەکانی گۆران کە لە باسی خانەقای ئەکا باسی مزگەوتی ئەکا باسی باخی ئەکا باسی ژنی جوانی چاوڕەشی هەورامانەکە باسی کللتوری گۆرانی و کللتوری نوێشکردن و زمانی هەورامانەکە. گۆران خۆ هەڵەبجەیە بەڵام ئایا ئەمە بەشێک نییە لە کللتوری هەڵەبجە بەشێک نییە لە کللتوری هەورامان و کاریگەری هەورامان نییە لەسەر گۆرانی شاعیر بە تەئکید. لەمەوە بڕۆ بۆ شاعریچکی وەکو مەولەوی کەسێکە بە جێگەنشین و جوگرافیە سوۆرانە و بە زمانیش هەر سوۆرانە. بەڵام مەولەوی کە ئەو شاعرە گەورەی و بە شارێکی گەوری لێرکی دانرێ هەموو شعرەکانی بە تەئسیر بە خانەقای بیارە و تێوەڵە بە تەئسیر بە شێخانی حسامەدین و شێخ عوسمان و شێخ عەلادین و شێخەکانی تر هەموو شعری بە هەورامی وتۆ و هەموو نووسینی مدەوەنی مەولەوی هەورامیە. ڕەهەندی ڕیفۆرمی ئایندی وەکو هێزێکی بەرڵسکاری وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی وەکو هێزێکی ناتەبا و لوتەلا لەگەڵ دەسەڵاتدا نەقشبەندیەکان سەرچاوەیان گرت. یەکەمین خەلیفەی نەقشبەندیەکان کە لە مەولانا خالیدی نەقشبەندیەوە ئاراستەی خۆی بەرەو نێوچەی هەڵەبجە و هەورامان تەی کرد بریتی بوو لە شێخ عوسمان سەراجەددینی یەکەم کە بناغەیەکی شارستانیەتی لە بڵاوبوونەوەی
ڕەوگە ئینسانیەکەدا بە ئێمە نیشاندا دوور بوو لە تند و تیژی دوور بوو لە ڕەوشی چەکداری دوور بوو لەو بنەمایانەی کە تند و تیژی و ناپێکەوە ژیان دەدەن بەدەستەوە. شێخ عوسمانی سەراجەددینی یەکەم بەداخەوە کۆڵەڕان لەسەر ئەدای هزری ئەو ڕانەوەستاون مەدرسەی دروست کرد، زانکۆی دروست کرد کە لە چاو ڕۆژەڵاتی ناوەڕاستدا پێناوەکەی ئەو لە پێشی پێشەوەیە. لە باکووری ئەفریقاوە تاوەکو ئاسیای ناوەڕاست تاوەکو ئاسیای بچووک نێونێوبانگی هەیە. چ نێو نێوبانگێک پیرۆزی دەدا بە تاکی کورد. پیرۆزبوونی تاکی کورد لەم ڕاهەندەوە هەڵەبجە ئێستا پێی سەربڵندە. هەڵەبجە ئێستا پێی سەربڵندە کە لە نێو نیمچە دوورگەی عەرەبیدا بۆ فتوا و بۆ ئیرشادی ئاینی پشتیان بە مەدرسەکانی خانەقای بیارە بەستووە. لەبەرەوە دەزانین بەدەر لە خەلیفەکانی تری مەولا خالدی نەقشبەندی کە ڕەوشێکی بەڕەڵسکاری و دژ بەدەسەڵاتی گرت بوویە دەست، تەنها شێخ عوسمانی سەراجەددینی یەکەم بوو کە دەستی نەبرد بۆ چەک و چەکداری و خوێن ڕێژی و کوشتن. هاو مەدرسەی دانا زانکۆی دانا کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بیارەی شەریفە هەموو لە کتێبە ئیسلامیەکاندا دیارە و بەرچاوە. لە ڕووی شاعیرانەوە شاعیرانی کلاسیکی کوردی مەولەوی تاوگۆزی و بێسارانی و گەلێ شاعری دی وەکو سەیدیمان هەن و نێو نێوبانگیان زۆر بە قوڵی ڕۆشتووە. ئەمانە دەزانین ئەم شاعیرانە لە ڕووی منتیقەوە لە ڕووی پێودانگە ئینسانگەراکانەوە و لە ڕووی هەندێ لایەن کە پرسی ریفۆرمی ئاینی و کۆمەڵایەتی دەوروژەنن لە شعرەکانی ئەواندا ڕنگدانەوەی هەیە. ئەم ڕنگدانەوە تەئسیراتێکی ئێجگار بەرینی لەسەر هەڵەبجەدا بەجێهێشتووە. هەڵەبجە ئێستا شارێکی فرەییە کە تەماشای دەکەین. بنەماکانی شارستانیت تێیدا زیندووە. شارێکە چەند زاراوە و دیالێکتێکی جیاوازی تێدایە. لە هەمان کاتیشدا شارێکە شوێنی فرەئاینیە. یعنی ئەگەر ئێمە لە کوردستاندا تەماشاکەین لە کوردستانی گەورەدا تەماشاکەین هیچ شارێکی دی بە ئاستی هەڵەبجە هەموو ئەو فرەئاینی و فرە نەژادی و فرە نەتەوەیەی لە خۆیدا بەرجەستە نەکردووە کە بە شێوازێکی ئاشتیش تێیدا بژین. مەسەن تەماشای مێردینکە، تەماشای ڕەواندووسکە، تەماشای ئاکرێکە و تەماشای گەلێ لە تەماشای کەرکووکە. تەماشا دەکەی جۆرێ لە جەنگی ناوخۆیی لە سەردەمی میرنشینە کوردیەکاندا لە تەواوی ئەو شارانەدا بەرجەستە بووە جگە لە هەڵەبجە. هیچ جەنگێکی ناوخۆیی تێدا ڕووی نەداوە. لە کاتی دەرکەوتنی یەکەمین چرای شارستانێتی نوێژدا کە بەکردنەوەی قوتابخانەیەک دەست پێ دەکات لە ساڵی 1920دا منداڵ هاورامیەکان پێشەنگی ئەو ڕێگەیە دەبن. لەو قوتابیە سەرەتاییانەن زەنگی خوێندن بەگوێیاندا دەدرێت. لە وتارێکی هەفتەنامەی پێشکەوتندا ئەمە پشڕاست کراوەتەوە لەژێر سەردێڕی مەکتەبی هەڵەبجەدا تێیدا نووسراوە. تا ئێستا 3 سنف تەشکیل کراوە. زۆربەی قوتابیەکانی هەورامی و جوولەکە و لادێ و بەعزێکیشیان ئەڵەبجەین. ئەم مەکتەبە تا ساڵی 1926 بەردەوامە. دواتر بە هەوڵ و ماندووبوونی چەند کەسێک لە خەڵکی شار کۆمەڵەی ئیعانەی مەکتەبی ئەڵەبجە دروست دەکەن و ئەحمەد موختەرجاف پارچە زەویەک لە مڵکی خۆی بۆ بینای قوتابخانەکە تەرخان دەکات. هەورامان توانیوێتی ئەو هێز و کارەکتەرە معنەوێ بێ کە لە چوارچێوەی جوگرافیەکی بچووکی خۆیان نەوەسێت بیشوبێنین بەکە لەسەری مرۆڤێک کە لە چاو ئەندامەکانی و سایکۆلۆژیای جەستەکە بچووکتورە، بەڵام هێزی تەحەکومی هێزی کاریگەریبوونی و هێزی بڕیاردانی تیا زیاتر بووە. هەر بۆیە قەناعەتم وایە هەورامان ئەو پێگە جوگرافیە نییە تەنها لە ڕێگای جوگرافیاکەوە قیاسی بکەین، بەڵکو ئەو فەزایە کە توانیوێتی لە ڕووی مێژوویەوە و لە ڕووی ئێستاوە لە ڕووی ئایندەوە کاریگەریەکی ئەو تۆی هەبێ بتوانین ئەوەی لێ بەرهەم بێنین کە هەورامانێکە لە ڕووی تعریفەکردنیوە لە ڕووی ناساندنیەوە وەکو هیچ جوگرافیەکی تر نییە. من ئەمێ نمونەیەکتان بدەمێ. ئەگەر مەولەوی لە ڕووی فەلسەفە و ئایدۆلۆژیاوە کە فەلسەفەیەکی میتافیزیکی هەبووە لە باگراوندێکی ئاینی هەبووە
مەدارسە عیلمیەکانی بیارە و وەشەخانی تەریقەت کە منکێشیان کردبێ بۆ خۆی ئەی بوونی گۆرانی شاعیر و بەدر شاکر سەیابی کورد لەوێ و گەشەکردنی عەقڵی ئەوێ و ئەدەبی گۆران لە تەواڵە و بیارە کە فەلسەفەیەکی ماتریالی لە پشتیوێتی ئەی ئەمە چییە؟ هەر بۆی ئەگەین ئەو دەرەنجامی هەورامیەکان لە ناوچەی هەورامانە ئەو کەسانن کە توانیویانە ناوچەکان بکەن بە سەنتەر لە ڕووی معریفەوە پێش ئەوەی خەڵکانی تری ئیحتیمام بەم بوارە بدەن. کاتێک باس لە کەلتوریی دۆڵەمەند و ڕەسەنی هەورامان دەکرێت لە لاپەڕەکانی سەرۆری مێژووی ئەم شارەدا تۆمار کراون. دوجار دەچنە هەگبەی شارستانێتی ئەم شارەوە. دەیان پیشەگەر و سەرمایەدار و خاوەنکاری داهێنەرانە هاتوونەتە ناو هەڵەبجە و بازاڕیان بۆ پیشەکانیان دۆزیوەتەوە و تا ئێستاش چەند گوزارێکی تایبەتیان بە هەورامیەکان و کاری پیشەگەری تێدا ئەنجام دەدەن. تەوەرداسا دارێنێ ئینۆ ئەچێوێنێ گر وەسایل و یانەیەنێ گر کەتی احتیاج وانی شاشە هەن ئارۆ ئیسا ئی گر قەدیمی پی سنعاتیە خزمەت و خەڵکی شاکردن خزمەتکاری خەڵکی بێنی خزمەت چا بەشارەکەی کردن ئەگەر هەر وڵاتیوی هەر یاگیوی سنعاتکارش نەبوو چنە دەردەمەوەرو هەورامی ینی کە لە ناویانە ئەژی هەستەکەی دەستیان ڕەنگینە لە کاروبارە هەستەکەی عاشقی سروشت و دیمەنی جوان و پاک و خاوێنی و ینی شارستانێتێکی زۆر پاک و خاوێنی و جوانیان هەیە لە لایەکی تریشەوە دڵسافیان و هۆگربوونیان بە خەڵکەوە و میوان پەروەریان و ئەوانەژە لایەنێکی کەن لایەنی کەشی هەورامیەکان بۆ خۆیان نازام سروشت وای سەپاندەوە بە سەریانە هەمیشە لەگەڵ خەڵکی ناوچەکانی تری دەوروبەری هەڵەبجە جەکاوەتیان جیاواز و بە قووەتر بووە لەبەرەوە لەو سەردەمەشە هەورامیەکان بۆ خۆیان هەر لە مێژووە بەر لەو مێژۆش کە جەنابەت باسیەکەی هۆگری خوێندن بوون و شاعری گەوریان تیاڵکەوتووە خوێنەواری گەورە و بەرجەستیان تیاڵکەوتووە لە مێژوەکانە دیارن ئەوە نیشانەی ئەوەیە کە زیرەکن و بە خەمی خوێندنەوەن بۆیە لەناو ئەو خەڵکی شاری هەڵەبجەی ئەو سەردەما کۆمەڵی قوتابی هەورامیشی تیادا شان بەشانی خەڵکەکانی تر ئەوانی کە پێشتریش کە ئیشیان کردبێت و ئیدارەیان بینی بێت لە سنووری پارێزگای هەڵەبجە نەکەر قایم قام بەڕێوەبەری گشتی بوو بێ مدیر ناحیە بوو بێت بە یەک چاوسێری هەموو کەسەکانی کردووە و کووتم لەبەروی هەڵەبجە شاری پێکەوە ژیان و پێکاتی جیاوازی تایە ئەو کەسانی کە ئیداری ئەم ناوچەیان ناوە من نەتوانم شایەتی بۆ زۆرێک لەوانی کە پێش خۆم کاریان کردووە بە یەک چاوسێریان کردوون و بە یەک چاو خزمەت گوزاریان گەیانێتە هەموو ناوچەکان و من خۆشم وەکو هەورامیەک هەڵەبجە لە هەورامی لە کاکەیی لە هەموو ئەو پێکاتانە پێکاتوە بۆیە بە یەک چاو سێری هەمویانەکەین و خزمەتی هەمویانەکەین و بەدەر لە هەڵەبجەش ئێمە ئەگەر سێرێکی ناوچەکانی کە و پارێزگاکانی کە بکەین ئەوە جێ خۆشحاڵیە بۆ هەورامیەکان و هەڵەبجەیەکان کە ئەبینین دەستێکی باڵایان هەیە لە ئیدارەدانی ناوچەکانی کەشە کە پلەی باڵایان هەیە لە شوێنە جیاوازەکانە کار ئەکەن و بۆ هەموو کوردستان دوجار هەمومان بۆ هەموو کوردستان کارەکەین. مەسەلەی خەباتی سیاسی ئەگەر سیرێکی لە مێژووە مەسەن منێک بە بەڕێزت بڵێم لە 22/1946 کە ئەعلانی مەهابات ئەکرێت لە 2/2 واتە 12 ڕۆژ دوایەوە لە بیارە و تەوێڵە خەڵک ئەگیرێ لەبەروی ئەدەبیاتیش لە بیارە و خورماڵ خەڵک ئەگیرێ لەبەروی ئەدەبیاتی شۆڕشی سابلاغ لە ماڵیانایە و لەبەروی تەقی خۆشیشیان کردووە سیرکە هەورامیەکان چەند متەئەسیرن بۆی کە ئەم شۆڕشە سەری کردووە ئێمە تەقی خۆشی بکەین یا ئێمە بۆ ئەوی پشتیوانی لەو شۆڕش بکەین لە ماڵی خەڵکی هەورامیە ئەدەبیاتی شۆڕشی سابلاغ کە ئەو کاتە بە مابادوایانوتوە ئەوە ئەدۆزیتەوە. هەڵەبجە شوێنێکە هەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاستەوە بەرامەکانی شاربوونی تێدا زیندوو بووە ئەم بەرامەی شاربوونەش پەیوەندی بەو فەرهەنگە قوڵە منتیقیە ئینسانگەراییەوە بووە کە لە نێو هەورامانەوە ڕەگیدا کوتاوە و لەوێدا بەرجەستە بووە ئەو کەسایەتیانەی باشووری کوردستان ئێمە ئەگەر ناویان بەرین مەسەڵەن من خۆم تازەترین دیکۆمنتم لە یەکێک لە ئەرشیفەکانی بەریتانیا ئەرشیفی نیشتیمانی بەریتادا بەرجەستە کرد و بەدەستم هێنا وێنەم گرت باس لە کەسایەتیەکانی باشووری کوردستان دەکات بە تایبەتی لە سەرەتاکانی سەدەی 20دا باوەڕتان هەبێت لە 180 لە سنووری هەورامان و هەڵەبجەدان ئەم کەسایەتیانە کە تایبەتمەندیەکانیان باس کراوە خۆی لە گەلێک پرسدا دەبینێتەوە
ئەو پرسە کوردەواریە ڕەسەنە سروشتیەی کە دەخوازرێ لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا قسەی لەسەر دەکرێت هەمووی لەوێدا بەتۆخی هەیە پرسێکی عیرفانیش کە دیسانەوە پێویستە ئاماژەی پێ بکەم لایەنە عیرفانیەکە لە هەموو شوێنێ زیاتر لە شاری هەڵەبجەدا بەرجەستە بووە کە بریتە لە لایەنێکی عیرفانی ڕۆحی خاوێنی سروشتی کە لە یارسانەکانەوە بەرجەستەکراوە و کاکەیەکان تێدا مەچەکێکی بەهێزن و سەرنجامی کتێبی پیرۆزی ئەوان کە بە زمان و فۆنەتیک و ئاواز و ئەدەبیاتێکی هەورامیانەوەدا ڕێژراوە دەزانین چه تەسیرێکی لەسەر گۆشکردنی تاکی کوردی بە نەرمونیانی بە هێوری بە لاشەڕی بە قوبوڵ نەکردنی ژێردەستەیی تێدا ڕنگدانەوەی هەبووە لە ڕووی یارسانەکانەوە لە ڕووی زمان و ئەدەب و فرەزمانیەوە لە ڕووی ئەدەب و کولتورەوە لە ڕووی نەخشی بیناکاریەوە لە ڕووی گەشت و گوزار و جوانیەوە لە ڕووی ڕۆحی ئاسمانیەوە کە لەو شارەدا بەرجەستەیە هەر هەمووی هەورامانەکان ڕۆڵێکی تەواویان تێدا بینیوە لە ڕووی هوەری شەوە دیسان تێکەڵێکی فراوان هەیە لە نێوان هوەرە جیاوازەکانی ئەم شارەدا دەیان گۆرانی بێژ کە بە شێوەزار هەورامینین بەڵام بە تام و بۆنێکی هەورامانە گۆرانیان وتۆ کاریگەری ئەو هوەرە ڕەسەنیان لەسەر بووە نمونەی ئەو مەیدانە محەممەد برایم عەبدوڵە هەمەڕەنگی پێکاتەی کللتوری و کۆمەڵاتیەکان گەواهیدەری شارستانیتی ئەم شاران شاری شەهیدان و پایتەختی ئاشتی زیندوی هەڵەبجەیەکان دەردەخات ڕۆڵەکانی ئەم شارە بۆ هیچ زوژمنێک دەستەمۆ نەبوون بۆیە ئەتوانین بڵین هەڵەبجە پارێزەری ناسنامەی نەتەوەیەتیمانە کە پڕە لە دەنگ و ڕەنگی جیاواز من